ژمارەیەک ئەمبولانس کە ژمارەیان دا ئەمبولانسە لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئامادەکراوە ئەمڕۆ ڕازدەستی بەشێک لە نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی بکرێت بەر لەوەی کە نایە و شوێنانە بێنم کە ئەمبولانسەکانی پێدەدیان ڕادستیان دەکرێت ئەم ئەمبولانسانەش وەکوتم ژمارەیان دا ئەمبولانسە لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی دابین کراون بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دیارە ئەمبولانس وەک یەکێک لە خزمەتگوزاریە تەندروستیەکان لە کەرتەکانی تەندروستی پشتێکی زۆری پێدەبەستێ بەتایبەت بۆ حاڵەتەکانی فریاکەوتنی خێرا و فریاگوزارێ خێراکان لە هەرێمی کوردستان زۆر جار ژیانی نەخۆشەکان بەهۆی ئەمبولانسەکانەوە ڕزگار کراوە خۆتان نەزان لە ڕووداوە کتوپڕەکانیان ئەو ڕووداوانی کە قوربانی لێ دەکرێت و بریندار هەیە یان بەشێک لەو هاوڵاتیانی کە پێویستیان بە فریاگوزاری خێرای تەندروستیە لە ڕێگەی ئەمبولانسەکانەوە دەگەێنرێنە ناوەندە تەندروستیەکان و بۆ چارەسەرکردنی تەندروستیان و ڕزگارکردنی ژیانیان لەم ڕوانگەیەوە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەتایبەت سنووری پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لە ماوەی ڕابردوودا داوای کردو بۆ باشتر ڕایکردنی کاروباری نەخۆشخانەکان و هاوڵاتیان ژمارەیەک ئەمبولاس بۆ بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی دابین بکرێت ئەم ئەمبولانسانە بۆ دەتوانم بڵێم بۆ بەڕێوەبەرایەتیەکانی دەرەوەی سنتری شاری سلێمانی بەتایبەت ئەو شوێنە دوورە دەستانەی کە پێویست دەکات ئەمبولانسیان تێدا بێت بۆی کە لە ماوەیەکی کەمدا نەخۆشەکانیان و کەسانی کە حاڵەتی کورتوپڕیان هەیە بگەێنرێنە نەخۆشخانەکانی سلێمانی بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگی دابینکردی ئەم ژمارە ئەمبولانسە بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی نەخۆشخانەکانی سلێمانی دەچمە لای ڕێز کاکسامان شێخلەتی وتەبێژی تەندروستی سلێمانی. کاکسامان باینتان باش و سلااوتان لێبێت ئێمە دیمەنەکان دەبینن دا ئەمبولانس بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دابینکراوە گرنگی ئەم ئەمبولانسانە چییە بن بۆ پڕکردنەوەی ئەو فراغیان و بۆشای ئەگەر هەبێت لە کەرتی تەندروستی سلێمانی بەڵێ سپاس دیارە ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و سەرجەمە و قایم قام و بەڕێوەبەری گشتی تەندروستیانی کە لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیمان هەیە ئەو ئەمبولانسانی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی لەسەر بودجەی بەڕێوەبەراتی گشتیمان دابین کراوە بۆ ئەو شوێنانەی کە لە ئێستادا پێویستێکی زۆری بە ئەمبولانسەوە بۆ ئەوەی خزمەتگوزاری تەندروستی زیاتر بە شوێنەکان بگەێن ئەمڕۆ دا ئەمبولانسە لە ڕێی بەڕێوەبەراتیمان دابش دەکرێت بەسەر قایمەکانی قەزای پێنجێن سێ ئەمبولانسیان بۆ نەخۆشخانەی شەیدانی پێنجێنە سێ ئەمبولانسیان بۆ بەڕێوەبەراتی تەندروستی دەربانی خانە دوو ئەمبولانسیان بۆ نەخۆشخانەی شەید ڕەوف بەکە لە باڵەجەی تازە دوو ئەمبولانسیشیان بۆ نەخۆشخانەی شەوکەتی حاجی موشیرە لە سەی سادق دیارە ئەم ئەمبولانسانە بەمەستی زیاتر خزمەتگوزاری زیادکردنی خزمەتگوزاری تەندروستیە لەو ناوچانەوە بۆ ئەو بەهاناوچوونی ئەو نەخۆشخانەی کە لە ناو قەزاکەدا پێویستیان بە فریاگوزاری سەرەتایی یاخود ئەو نەخۆشخانەی کە لە نەخۆشخانەکانی ئەوێ پێویستە بگوازێنەوە بۆ ناو شاری سلێمانی مەبەستی گەیاندنیان بۆ ناو شاری سلێمانی و ئەم ئەمبولانسانە هەمووی بە ماسەفاتی ئۆتۆمبیلی فریاکەوتنی جیهانی دابین کراوە ئەوە سەرجەم پێداویستەکانی دابینکردنی تەندروستی وە لە ڕووی سکیوریتیۆکە لە ڕووی سەفتیەوە کە تا نەخۆشەکە دەگاتە نەخۆشخانە بۆەوەی هەموو ئەو پێداویستیانەی پێبێت کە لە کاتی گواستنەوەی نەخۆشەکە پێویستی پێێتی تا کۆگەهێنێتە نەخۆشخانە و چارەسەری پێویستی بۆکرێ. کاکسامان ئەگەر پێم وڵی پێشتر گرفتە بۆ لەو شوێنانی کە تۆ باست کرد بۆ نمونە لە قەزا و ناحیەکان لەو شارانەی کە کەمێک دوورە دەستن لە پارێزگای سلێمانی ئەمبولانسیان هەبوو پێشتر ئەگەر نەیان بۆ چۆن و کێشەی چارەسەر کراوە ئەم دابینکردن ئەمبولانسانە تاکو چەند ئەو کێشەی ئەگەر پێشتر هەبوو بێت چارەسەری کرد و پێداویستەکانی تەندروستی لەو ناوچانە پڕ دەکات. بەڵێ ئەمبولانسی لێ بۆ بەڵام پێی پێویستینە بۆ یاخود ئەمبولانسەکان مۆدیلیان نەزمتر بۆ لەوەی کە پێویست بۆ خزمەتگوزاری ئێستا خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکرێت دیارە لە زمانی ئەو داواکاری کە بەڕێوەبەراتیمان بەرزی کردێتەوە بۆ وەزارەت و بەدامیکردنی ئەمبولانسانە کە پێویستە هەموو سەرجەم قەزا و ناحیەکانەوە بەتایبەت ناو شاری سلێمانیش ئەمبولانسی تازی تێ بۆی بتوانین خزمەتگوزاری تەندروستی زیاتر لە ڕووی فریاگوزاری سەرەتایی و پێشکەش بە هاوڵاتیان بکەین بە تەئکید ئەمبولانسی تیا بە بەڵام ئەمبولانسەکان بەهۆی زۆری دانیشتوانەوە لەواچ و شوێنمان هەبێ یەک ئیسعافی لەبێ دوان بەڵام
بینی ئەو شوێنە لە بەرەوەی هاوڵاتی زۆرتر لێ پێویستی بە زیاتری ئەوەی کە ئەمبڵانسی فریاکەوتنی تیاابێ چونکە لە کاتێکدا تو حاڵەتێک ڕۆیە ئەمبڵانسەکە نەخۆشێکڕانی سلێمانێکە بەڵام لە کاتێکدا ناو قەزەکەدا پێویست بە ئەمبڵانسی ترەکە بۆیە ئامانجی ئێمە خزمەتی زیاتری کەتی تەندروستیە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستیمان لە قەزا و ناحیەکان. کاک سامانەمانە بۆ دەرەوەی شارن بۆ سنتەری شار ئێوە هیچ کەم و کورتێکەیە لە دابینکردنی ئەمبولانس و ئەو حاڵەتانی کە پێویست کە ژماری زیاتری ئەمبولانس لە ناو سنتەری شاری سلێمانی هەبێت وەکو کەم و کوڕیمان نییە لەبەر ئێمە بەبێ ئەو ئەمبڵانسانی کە هەمانە توانیوانە پڕی بکەنەوە بەڵام بە تەئکید قەزا و ناحیەکان لەبەر لە ئێسادا بنکە و مەڵبەندی زیاتر کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانەوە فریاگوزاری سەرەتایی بەهۆی زۆربوونی ڕۆداوەکانی هاتوچۆ لە قەزا و ناحیەکانە بەهۆی هاتوچۆی زۆرەوە ئێمە پێویستی زیاترمان بە ئەمبڵانسی تر ئەبێ بۆیە داواکراوەکە لە وەجبەی دووهەمی داواکاریەکەمان داوای ئەمبڵانسی تر کراوە بۆ سنووری قەزای خەلەکان دوکان پیرەمەگرون و ئەو ناوچانی کە پێویستە ئەمبڵانسی تری بۆ ڕوانە بکرێت. کاکسامان هەموو شتێکمان تقریبان باس کرد بە بودجەکەی لەسەر بڕەکەی چەنە و لەسەر بودجێ حکوومەت یاریمی کوردستان وەزارەتی تەندروستی بەتەئکید تهدید نازانم سعرێکە چەنە بەڵام لە نزیکەی چونکە ئەمبڵانسێکی فول ماسەفاتی مۆدیل 2022 بۆ فریاگوزاری سەرەتایی بەکاریە بەڵام بە تهدیدی سعرەکەی نازانم چەنە. کاکسامان زۆر سوپاس وتەبێژی تەندروستی سلێمانی ڕەنج و میرەبان ئەمە زانیارەکان بێگومان دابینکردنی ئەم ژمارە ئەمبولانسە ئەمبولانس بۆ سنووری پارێزگای سلێمانی بۆ قەزا و ناحیەکان ئەمە وەک دەوتێ خزمەتگوزارێکی گرنگە بۆ باناوەچوونی ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوەی شار لە قەزا و ناحیەکان پێویستیان بە فریاکەوتنی خێرای تەندروستی هەیە تاکو لە ماوەیەکی کەم دابگەێنێنە نەخۆشخانەکانی سلێمانی و چارەسەری پێویستیان بۆ بکرێت دیارە میوانەکەم وتی جا لەم ئەمبولانسەی کە دابین کراوە هەوڵ دراویان داوا کراوە کە ژمارەیەکی تری ئەمبولانس بۆ شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانی و تەنانەت سنتەری سلێمانیش دابین کرێ بۆی خزمەتگوزاری تەندروستیەکان بە شێوەیەکی بەرچاو بەردەست بن ئەو کەسانی کە پێویستیان بە ئەمبولانسێ ژیانیان نەکەوێتە مەترسی و لە ماوەیەکی کەمدا بگەێنە نەخۆشخانەکانی سلێمانی و هەر ئەمڕۆژ کاژمێر دابرار لە ڕێوڕسمێکدا ئەمبولانسەکان ڕادستی یەکەی داریەکان بکرێت لە سنووری پارێزگای سلێمانی.